لە ئەمڕۆوە کە ئەمڕۆ سێی چوارە تاوەکو پانزەی چوار موچەی مانگی دوو سێمان نەدەنێ بەش بە حاڵی خۆمان ئاگاداری حکومەت دەکەینەوە دەوام ناکەین هەتاوەکو جەژنی قوربان دوای جەژنی قوربان دەوامەکەین ئەمە یەک دوژنێ وەکو شارەوانی هەڵەبجە نزیکەی 300 بۆ 400 فەرمانبەر و کارمەندین ئەمانە کارمەندمان هەیە 300,000 موچەیەتی کرێ چییە نەخۆشی درێژخایەنی هەیە ئەگەر بەم شێوە دەوڵەت داریەکەن من ئەڵێم ئەمە دەوڵەتداری نییە ئەمە سوڵتەیە سوڵتەیش بەو شێوە نابرێ بەڕێوە داوایان لێکم ئەگەر حسێب ناکەن بۆ بەناو پارێزگای هەڵەبجە داواتان لێکم هەمووتان ڕووی کامێرەکانتان بکەنە ئەو کەلاوە سیرکەن ئێستش هەڵەبجە کەلاوەیە کە بە خوێنی 5,000 کەس بەناو ئاوەدان کراوەتو بەڵام داوایان لێکم چیتر باسی 5,000 شەهیدی هەڵەبجە نەکەن بە ناوی ئێمەوە هیچ قسەیان لێدوانێ نەکەن ئەو بەناو حیزب و دەسەڵاتدارانە بە تایبەتی ئەو 6 کەسە ئەو 6 حیزبە سەرەکیاڵێ ئەڕۆین بۆ بانک برادرمانەیە من بەش بە حاڵی خۆم وەکو لیژنەی معاشات کە ئەڕۆن بەزەیم یەتۆپیانە هەموو بەیانیە بێ سەعات 8 دەڕۆم یەخە بە بانک ئەگرن هەتاوەکو سەعات 5 ئێوارە 5 ئێوارەیەنەوە وەڵا پارە نییە لە بانکە باشە بانک ئەگەر پارەیتیانی دایخەن بنووسن داخراوە وەکو چۆن دائیرەیەک بڵێن دوکانێک مەطعمێ شتێک لافتەیەکی پیاکرێن نووسراوە داکراوە لەبەر نەبوونی مەرجی تەندروستی ئەوانش لافتەیەکی پیا بکەن بنووسن بانک داکراوە لەبەر نەبوونی پارە با چیتر لیژنەکانەوە نەهاتو چۆر نەکەن